تەلەفۆن کردنانە ماوەیەکی زۆرە من تەلەفۆن دەکەم ئەوەش دەرەنجامی چ بوو هاوڕێیان بێزار بوونە بەڕاستی لە نووسین تا حەدە یعنی هەست پێ دەکەم مەلەلە دووبارەکردنەوەیە وشە نمایە من نەیڵێم و نەنووسین باشە دەبی میتۆدی خەبات بگۆڕێ ئەبێ شێوەی ناڕەزایەتەکانمان بگۆڕێ لەو ڕوانگانە ئێمە دەستمان بە تەلەفۆناتیش کرد تەلەفۆنات لە بۆ دیرێک ئەو ڕەخنانە و ئەو سەرنجانەی هەیتمانە هەر مەسئولێک ئەچین پێی ڕادەگەێنین ڕاستە و خۆ باشە ئەمە کە ڕاستەخۆ پێیان ڕادەگەێنین بە شێوەیەکی مۆدێرن دوور لە ئیستفزاز یعنی هەموو دیتان ئەمە زۆر کەس داوا لە من دەکا مەسەلەن بۆ تو نەبووی مەرمونە لە کەمالکە کوچی لەگە سیروان بارزانی کاچ بنیانی ئینسان تەلەفۆن دەکات ڕێز لە خۆی بگرێت ڕێز لە خۆی من هاوڕێیان سەدبارەی دەکەمەوە ئەو تەلەفۆنانەی دەیکەم چا من کاگڕاز دەرچێ ئەگەر خەچت کرد بکە وەکو ڕۆژنامەی ئاوێنە و هاوڵاتی نین ئێمە تێکەڵ چێشێک بووە لە نێوان خەباتی ناڕەزایەتی مەدەنی لەگەر کاری ڕۆژنامە نووسی یان وا بڵێن ئەگەر مەسئولێکمان پێناژێ لە ئەوروپای هەموو خۆیان دەشادنەوە کە دوایینی ئەو گروپەی پەرلەمان بوو بڕوا بکە بە دەرکەی پشتەوە چتە ژۆرێ بڕوا بکە ئەو بەهمەن قوبڵا نەوێرا بچیت ترسایە چتە ئەوەی بەلجیکە نەوێرا چتە ئەوروپاش ڕۆحی چووە هەمویان چ بکەین یعنی هەر سەیریان بکەین ئەوان ئەزەتی زیندانیانی بادینان دەدەن ئەو شێ ئەو هەموو کچ و کوڕ دەبەنە ژوور بێکمان ئەمەش دەبی میتۆدی خەباتمان ئالوگۆڕ بکەین ببینە پێشتە و ڕوانگەوە ئێمە ناڕەزایەتەکانمان دەبینە ناو ماڵەکانیان ناو تەلەفۆناتەکانیان ڕوو بە ڕوو ئەوەیان لەگەڵ دەکەین ئەوەیە کەس بە منەڵێ ئەو پیشێ ڕۆژنامە نووسویان تێکەڵ چێشەکە چۆن ئەمن مەسئولێک لە سەد جارەی بگرم قسەی لەگەڵ دەکەم ڕەخنەی لێ دەگرم پرۆتستۆی دەکەم ئەو تەلەفۆنە لەو ڕوانگەیە کەس وانەی ڕۆژنامە نووسی بە ئێمە نەدا ئێمە باش دەزان ڕۆژنامە نووسی چیە بەس ئەوەی ئێمە تێکەڵ چێشێکە لەگەر ئەو کارە من قسە لەگە هەر بەرپرسێک کەم بێگومان وەکو پیشەی ئەخلاقی پێم گوتیە کە من دەنگت تەزدید دەکەم بەڵام لەمە جواب بە یەک کەس ناڵم تەواو من ڕۆژنامە نووسەکمان دە پرسیارم هەیە کو مەسئولێک لە سەد جارەی بگرم ئاوایە تەواو یعنی پێویست ناکە ئەو بی ئەموو ئەو کەسانەی کە پەیوەندیان پێ دەکەن فیگەری دیاری ناو کۆمەلگای کوردی یعنی هەموو خەڵک مافی هەیە کە لە هەر شوێنێک تووشی بوو تەسویری بکە قسەی لەگەڵ بکە ئەو خەڵک سادە نییە ئەو خەڵکەچی ئاسایی نییە تا خەڵک گلەی لە ئەمە بکە لە وڵات پێت نەگوتیە کە ئێستا دێمە سەر عەبدولەتیف فەندی دەرێ لە بۆت نییە دەنجی من تەزدید بکەیت کاچی من تۆ خۆت پێ ڕوادی حەرەکەیەکە بە هەزاران مریدت هەیە ئەم لە چێ بتگرم ئەتو ئەو هەموو درۆ دەرەسە و فوتفێر فریوی ئەو خەڵکە دەدەیت لە چێ بتگرین بەنمونە ئێخۆوانەی ناڕەزایەتیان دەربڕی دژیت و ئەوەی ئەوان کردیامەش دەمانش بە تەلەفۆن بە زمانێکی مۆدێرن قسە لەگەڵ بکەیت کە من دەوە بڵێم داوا دەکەینەوە بە پرسانە لێمان نەترسن ئیهانەیان ناکەین ئەوە دیتان لەگە سیروان بارزانی قسەکرا لەگە ئومێد خۆشنا قسەکرا لەگەر سەیوانی قسەکرا لەگەر ڕێبینی قسەکرا لەگە کەمال کەرکوچی کرا و لەمە لێرە پێتان بڕێم لەو دوسێ ڕۆژەی لەگەر کاگەت هەم بارزانیش دیدارێکمان کردیە ساعتێک و 20 دقەیە شتێکی زیاتر ڕۆژنامەگەریە ئەو بەڕاستی بە حکمی هەم لە بدەڤەری بارزانەوە ئێستاش ئەو لە دەرەوەیەوەی بەڵام ئەومانەوە نیە دەرەوەی ڕەخنەیە پرسیارەکانی خۆمان ئاراستە کردیە کە لەو دوسێ ڕۆژەی دوای سەر و کۆماری ئەویش بڵاو دەکەینەوە کەی ئێمە بە زمانێکی زبر قسەمان لەو کەسانە بۆیە داوایان لێ دەکەم مەترسن تەلەفۆنەکان گفتوگۆیان لەگە دەکەین کەناڵێن جوێن دەدەن ئێ باشە کەسی دیتی ئێمە لەو تەلەفۆنانە جوێن بدەین ئیهانەیان بکەین بە پرسیاری خۆمان ئازارەکانی ئێرە و ئێرە پێ ڕادەگەێنین بە زمانێکی زۆر مۆدێرنانە بۆیە ئەوە شێوەیەکی لە خەباتە ئێستاش هاوڕێیان من دەمەوێت یەک خاڵ بڵێن تو تەسەورکەن فەریدون عەبدولقادر کە سەردەمانێک ئەو لە دوای نۆشیروە مستەفا بووە لە کۆمەڵی ڕازدەران یەکێک لە ڕەمزە هەرە دیارەکانی کۆمەڵی ڕازدەرانی ئێرە کوردستان بوو کە بەدەیان 1000 کەسیان فریودا بە ناوی سۆسیالیسم و ئاشتی و دیموکراتی و عەدالەتی کۆمەڵایەتی و دژایەتی قیادەی موقەتە و پارتی بنەماڵەی بارزانی خائینن دەبی تەصفیە بکرێت ئێستاش هاتیە بالعکس ئەسمە کاک مەسعودی بەس لە کورد و کوردستان دەبێت باشە یعنی ئێمە حەق خۆمانە نەژ فەریدون عەبدولقادر هەتا نەمردیە یەقەی بکرین وەرە کاکە قەیدی ناکە لەو سەردەمی ئەو تێڕوانینە هەبووە فائید بووە
لێکدانەوەکانی شەڕین ئاش بەتاڵ ئەو بەس وەرە لۆر ئێستا نەئەوها یعنی ئێستا تۆ دەیەوێت بمری بەبێ ئەوەی ناڕەزایەتەکانی پێڕا بێ و دوو بۆیە بۆ ئێمە لەو ڕوانگەمانە هەتا نەمردینە هەتا زیندون وەرە بە پێیان بڵێن دوو وەرە سەیری ئەو ئەدەبە بکە لە فەریدون عەبدولقادر هەیە هاوڕێیان جێ لێ ڕابگرن چەند زمان پیسە تاعن ئەوە زەرێک دوو زار کەس لە میدیا ئابڕووی سووە ئابڕووی دیتان هەزار جونی بە پیاوە بەوەکەی کرد کە وەکو کەسێکی سەرسەری سەجادەکان ئەو یعنی دیتان ئەو ڤیدیۆی پێشوو کە ماوەیەک لە مۆبەر ئەڵێ بۆم ڕاوەستە وات لێ دەکەم وا دەکەم پێم ئەی ببڵێ کاتی فەریدون عەبدولقادرە کە خۆی پێ منەزری و هیچێک لە سیاسەتمەدارە گەورەکانی کوردە چ زمان پیسێ چێبوو لەگە ئەو کادرایە لەوەی من بەو حەزمە نییە سەجادە ڕادەگرن بەڵام قەزم نەسەدێ هاوڕێیان ئەوە چه ئەدەبەکە چ ئەوەکە ئەزاد یەک خاڵ برێم هاوڕێیان یەک خاڵی زۆر گرنگ لە بۆ هەمووتان لە وڵاتی سوید کە یەکێک لە وڵاتە هەرە جوانەکانی مافی مرۆڤ و ئازادی بیرڕایە و لە تۆپە هەر دەنگێک ئەگەر ئەمە تێیدا بین حەقی ڕەوای خۆمانە بڵاو بکەینە هەر دەنگێک بۆیە ئەگەر یەکێک بە ئێمە دەڵێ لە بۆم نییە دەنگی مادەم دەنگی ئێمەی تێدا مافی ڕەوایە گرنگ تەشویرمان نەکرد قبوڵی نییە دەنگی منی تێدایە و ئەوە مافە و ئەوانە کەساتی دیاری ناو کۆمەلگان کە هەر یەکە و خلایەکی کۆمەلگای وێران کردیە حەق خۆمان ئەو ناڕەزایەتی دەربڕین بۆیە لەو ڕوانگەوە بە هیوام کاگرەنزەر گراوی کە سپاسی دەکەم هاریکارە لێرە یەکێک لە سەربازە وونەکانی لە بواری تەکنیشی هاوکات یەکێک لەو دەنگە بوێرانەی ئەوروپایە کە چەندین زار بە تەنیا ڕەمزە هەرە باڵاگانی دەسەڵات لە دەستی زیڕەیان کردیە بە هیوام کاگرەنزەر گراوی ئەو دەنگەمان لە بۆ پەخش بکە ئی کاک فەریدون عەبدولقادری مرحبا الو تانە کاک فەریدون قسە بکەین هەلو جان کاک فەریدون چۆنی جان دەڵێم سڵاو ڕێز چۆنی هەلو جانی من من مام قادر تۆ نادر چۆنی باشی شکۆر ئەحواڵێ سپاس ڕێستەیە فەرموو کاک قادر من لە ڕۆژنامە نووسێکم لە سوید لە بۆ کاتێ هەندە قسە بکەین فەرموو جان فەرموو وڵایی من کۆن لەونەوەیەم کاک فەریدون کە لە هەفتا و هەشتاکان ئێوە خەڵکتان پەروەردە دەکرد بە فکرێکی کۆمەڵا بەڵێ جان ئەزە کاریگەری مەسەڵەن تو بە خۆت یەکێک لە ئەوەکانیان بووی ئێوە زۆر خەڵکتان فێرە مەسەڵەن دژە ماڵی بارزانی کرد بە خۆت دەزانی ئەو مەدوا بوو بەڵام ئێستا هەست پێ دەکەین 180 پلە هەرگەڕایەوە باشە ئەنی وەکو پرسیارێکی ڕۆژنامەگەری لێرە تۆ ئێوە خەڵکێکی زۆرتان بە شەهیدکردن لە شەڕ لەگەر پارتی و قیادەی موەقەت و پەروەردەکردنێک کەماڵی بارزانیوان ئەمە نامەوێت دووبارەی بکەمەوە من ناڵێم بەو هەناسە بەردەوام بن بەڵام هەست پێ ناکەی یعنی ئەوەی ئەو قسانەی ئێستا دەیکەی کە دەچێ لای کاک مەسعود وەڵایی ئەمن لەکنەوی بەس فێرە کورد و کوردستان دەبم پێچەوانەی هەموو ئەڕا و بۆچوونەکانی پێشتانە تۆ بەڕاستی نازانم سەر بە چیت و چیت و ئەمانە بەڵام نازانم تۆ ڕۆژنامەنووسی هەر شتێکی بەڵام هەر شتێکی هەر بۆ ڕوونەکەمەوە بەڵێ تەبیعیە و دەنگە تەزیب بکەم وەنیە کاک فەریدون دەبەرەوەی پێ دەڵێ پێتم گوتی ڕۆژنامەنووسم ئەمن دەشتوانی بپرسیان ئەم کەسێکم گفتوگۆ لەگە دەکەم ئێمە جی لە چین قوربانی عەقڵیەتی ئێوەین وەنیە من نازانم تۆ چ جیلێکی چونکە جیل هەیە نامەسئولە جیل هەیە تەسجیلێکە یا تەسجیلی ناکە من ڕێگە پێ نایەم چونکە سوالم لێکەی بۆ شەب بۆ ڕوونەکەمەوە بەزم پێ دەڵێم ڕۆژنامە نووس دوایی لەوانەیە من داوایەکە لەسەر قەی دەکەم باشە باش بەس ئەتو بۆ دەترسی لەوەی کە ئەم پێ دەڵێ من ڕۆژنامە نووسم من لە پیاوی وەکو تۆ ناترسم من لە هەموو ژیانما پیاوێکی فیداکار بووم ئەوەی من ئەلو کوردستان بە خەڵکی وەکو تۆ ناکرێ من لە پیاوی وەکو تۆ ناترسم باش ئەمە پرسیارە لێ دەگەین لە چ پاشە پرسیارێکە یا بێ ئەدەبیەکە هەڵی تەسجیلی کەم
بۆ بێ ئەدەبیەکە کە ڕێز بگرە بە قوربان سەیری خۆت مەکە بە تەمەنی یعنی بێ ئەدەبیەکە لە چدایە من پێ دەڵێم تەزیری کەم ڕۆژنامە نووس بووە قسە بکاتن بڵێ تەزیل ناکەم ئەوە ئوسوڵی ڕۆژنامە نووسیە یا ئوسوڵی باراتی ئەوەی تۆیکەی نازانم سەربەچی ئیستیخباراتێکی تۆتەوێ ئەوکەی براکەم واز لە ئوسلوبە بێنە هەر یەکەمان باگراوندی خۆمان هەیە هەموو کەس دەزانێ فەریدون عەبدولقادر چ باگراوندێکی پێویست ناکە من حەزم لەو ئوسلوبە نییە من پرسیاری ڕۆژنامە نووسی لێ یەکەم ئێوە جیلێکتان فەوتان بە دژایەت هاوڕێیان دیتان ئەوە فەریدون عەبدولقادرە خۆی پێ منەزرە تەمەنی لەو تەمەنەیە ئەوە تۆمەتی سیخوڕی دەداتە پاڵ ئێمە هەموو کەس فەریدون دەناسی من هەوڵی زۆرم دەکا نەگاتەوە ئاستا ئەوە دەبینن و دەبێ بڵێم ئەو دیدارە دوو مانگ لەمەوە بەرە بەس وەڵاهی ڕۆژێک بیرم کردو باشە ئەو ئیهانەمان دەکا ئەڵێ شکایەتی لێ دەکەم بە کاتێکدا ئەمە هیچ ئیهانەمان نەکردیە لە ڕووی ئیهانەی ئەوە مثلا فێنش ببن تحلیلەکە ڕێکڕەختنەیەکە لێم هەنگرتیە چ پێویست دەکات و ئەو مافی خۆمانە بۆ زانیان لە ئەوروپا با فەریدون عەبدولقادر لێ نارە شکاتی دێکەن شەڕف کات فەریدون وەرە لە سوی شکات لە من بزانە ئەوە لەو وڵاتە دیموکراتیەت و هەمومان دەزانین لێرە عەدالەتەیە هەموو پارەکەت وەرە بزانە کو دەدۆڕی لەو شەڕی لەبەرەوەی مافە لێرە مادام دەنجی منی تێدایە مادام تەشیرت پێ ناکەم تەشیر بەو مەفهومەی هەندێ ئەوەی هەیە کابراایکی سیاسی ئەوە ئەدەبیتی ئەوە زمانیتی ئەوانە لە شاخ بوون کە بە هەزاران دەنجی جوان و کوڕەهەژاری زانکۆ و کوڕەهەژاریان بە کوشتندا بە تەمای دیموکراتیەت و ئازادی بووە ئەوە ئەخلاق ئەوە کەسێک وەرە فەریدون نەترسی وەرە شکات نیە تەحەدات دەکەن وەرن با هەموو دۆسیەکانتان لەگەر بڵاوکەنی بەر لەوەی بمرن وەکو ڕۆژ بمرن وەرن هاوڕێیان با ڕسوای ئەو دەنگانە بەس دووبارەی دەکەمەوە ئیمان گونی و دوو مانگ لەمەوە بەرە وەرە هاوڕێیان سیرکە ئەدهەم بارزانیە کە لەو ڕۆژانە بڵاو دەکەینەوە دووشەم سێشەم بڵاو دەکەینەوە 6 دقە بەرنی گۆت ئازاد بە تپسیان دەکەی بەس ئەم بۆ خۆم ڕعاتی هەندێ خاڵم کردیە کەمال کەرکوچی بەنمونە ڕێبین کورە ئەمرزەی کورە پاڤێل شێت بڕوا بکە دووجار قسەم لەگە پاڤێری کردیە کەسەکە زۆر بەڕێزەوە قسە دەکات بە جددیمە ینی بە بۆی نەڵێن هەر پارتێکە کەی ئێمە لە هەموو تەلەفۆن ئەمە سوکایەتێکمان بە خەڵک کردیەتە شیرەک بزانین بەڵام ئەو وەڵامی وایە باشە بۆ ئەو هەموو ڕەزقیەی پارتی سیروان بارزانیەکی بزنس کەمال کەرکوچێک کە قاتلی هەکاری و ئەوەیە بەنمونە ئەدهەم بارزانیەکی حزبڵڵای شۆڕژێڕی کورد لۆ ئەوانە بە زمانێکی مۆدێرن لەگەڵ ماقسە دەکەن لۆ کاچی خۆ بە فەیلسوفزان و کۆنە مارکسی و چەپ و کە دنیایان خراکرد لە ئەوە و بە ویژدان بڵێم هاوڕێیان مەلا بەختیاریش قسەم لەگەڵی کرد بڕوا بکەن زۆر پرسیاری بریندارکردم لێ بەداخەوە تەزیل نەبووە وەعدیدا وتی ئەمن هەیتم بەس بڕوان ناکەم ئەگەر هەیتی مەلا بەختیار با بێتی بماندا بزانین چ پرسیارێکمان لێ بەس بە ویژدان بڵێم نە برینداری کردمەوە نە تەلەفۆنی قەپات کرد زۆر بەڕێزەوە مەتشتی گاڵتەش زۆر ئەوەشی کرد بنمونە باشە لۆ بۆ زمانەی قسە دەکەی لەگەڵ ئەوە باشەم دامانە حاڵەتێکی ئاساییم ڕۆژنامە نووسین پرسیارێکی واتەیە فەریدون تۆ کابرایەکی بووی سادە نی تۆ کابرایەکی لە شاخ بووی ئێستاش دەو لە سیاسە دەدەی ئەمە بین دوو قسەیوان لەگەڵ بکەین یعنی لۆ دەبێ بەو زمانە تەشیر و ئەوە خاستن یەکێک کە مەلەفی ئێران و عێراقی لەسەرە مەلەفی ئێران و عێراقی لەسەر خوا وەشی مەسعود بارزانی بە پێش دەبابێت تورکی کەتیە ئێرانی کەتیە ئەو بە خەڵک دەنێ خائین هاوڕێیان بچینە سەر مەلا عەبدوللەتیف سەلەفی هاوڕێیان دەمێ یەک خاڵی کەش بێت ئێمە بەو تەلەفۆنانە بڕوا بکەن گەلێکمان دیدەن گەلێک قەت بە تێمەگەن ئاهانیە کۆنتورێکمان هەیە دادەنیشین دک 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 لاق لە سەلاق دادنێن وشی ئەوەکانی سیاحی تەلەفۆن دەکەین نا زۆر پێوەمان دیدەین تەلەفۆن پەیدا بکە کە سۆر خەڵک بەم دەڵێ ئەگە پاراستن نەبی یان زانیاری نەبی ئەو هەموو تەلەفۆنان لە چه پێ پەیدا دەبی بەس گەلێک زەحمەت ئەمە و ژمارانە پەیدا دەکەین بە تایبەتی و ژمارە تایبەتانە دوو تادایان گرین یان
وەختێک ئەوان دەکەن ئەخاوڕیان بڕوا بکەن زاری وا هەیە نییە یعنی 5-6 ڕۆژ خەریک دەبین و بە 5-6 تەلەفۆن بە ئیجیا خەریک دەبم هەتا دەیانگری ئەو دادەخە زۆربیان کە تکایان لێ دەگەم نەترسن ئەوە دیتان لەگەر ئەو پۆلەی کردمان مەلا بەختیار دەزانی کەمال کەرکوچی سیروان بارزانی وەڵا عەیبە بە ئاسی سیروانێکی بزنس زۆر بە ڕێزۆ و هاتی پرسیاریشم لێ کرد جوابی داوە بەنمونە کەمال کەرکوچی بە ئاستی ویتان تێ نەبیت و ئەو بۆ ئێمە زۆر خاڵەش پۆزتیفەکە مە هەوڵ دەدەین ناڕەزایەتەکانی خۆمان پێیان ڕابگەێنی ڕوبەڕوو مۆدیلێکی نوێیە بە تایبەتی کە هیچ ئۆپۆزیسیۆنێکی گەورە نمایە NRT تقریبا شتێکی حزبیە ئێستا وەی لێ هاتووە ئەو میدیایە ئێستاکە و ئەمە هەوڵ بدەین بەو شێوەیە ناڕەزایەتەکانی خۆمان بگەێنین ئەگەر گوارمان نەدەنێ بێگومان لە ئەوروپای بەهێلکەوتەمان پێیان بەس ئەگەر لێمان بگەڕێن ناڕەزایەتەکانی خۆمان بگەێنین باشترە و خەڵکیش پێرە ئەو ئیزدواجیەتە نەبی ڕوبەڕوو ڕۆژنامەنووس کەس ئەمن ئەو سەدباری دەکەم ئەوەی دەیکەم کاری ڕۆژنامەنووسی نییە بە سەرف ئەگەر نازان قوانینی ڕۆژنامەنووسی ئەوەی دەیکەم تێکەڵ کێشەکە لە نێوان هەردوولا شێوەیەکە لە ناڕەزایەتەکانی خۆم ئەفکارەکانی خۆم پێیان ڕادەگەێنین تا مەسئولەکان لە ژیانمان لەبەر چاوی خەڵک ڕوبەڕووی ئەویان دەکەم بش بینن چەند ترسنۆکن بەشجیان چەند زەلیلن هاوڕیان عەبدولەتیف سەلەفی 3-4 ڕۆژ خەریکی بوومە بە 5-6 تەلەفۆنی خەریکی بوومە ئاخیری بە ڕقەمەشی دەرێ ئەوروپای گرتیت کە گرتیتم بە هەموو خەیاڵی خۆی دەیەوێ بە دوو قسەی ئەوە ئقناعم بکە دەڵێ نامە بنێرە ئێستا خۆتان جێدرە جوابت دەدەمەوە لە جوابی چێ ئەمەیان بە 20 تەلەفۆنی خەریک بوومە تا تون گرتیە کو نەدەستم هەردەی هەرەتەبی هەرەتە و شەش کۆنی هەولێری زۆر خۆش بوو هەرەتە دەبی بە قورئان جارشکە ناتگرمەوە من دایان فێڵی وامان لێکرایە ئەڵێ نامە بنێرە بۆیە ویستم ناڕەزایەتەکەی خۆمانی پرسیارەکانی خۆم بە مۆدرن پێ لە سەوەدی ئەمری مەسعود و مەسرور کە بە تەحەقق وەدەرێ و مووقفیان و مەسەلەی مامۆستا کامەرانە چیە ئەوەی کە گوتی کوژرایە خۆی کوشتیە مەسە کۆمەڵێک پرسیار بووکە کابرایەکە لە ناو دنیای سیاسەتە تەسیری لە شەقامی زۆر لە نخبەیەکی پان و بەرینی ئیسلامیە کەم دەزانم زۆریان گەنجەکان نازانن کابن لێرە هاوڕێیان دەبی زۆر پرسیارانە یەک لەو پرسیارانەی لێ بکەم بڕوا بکەن بە عەبدولەتیف سەلەفی ئەوە بێت ئەمن خەڵکی خۆمان برادر هەن هاریکاریمان دەکەن لەناو ئەو دەستگایانە بڕوا بکەن عەبدولەتیف سەلەفی قومبەلەیە بەسام زۆر کەس بڕوا ناکەن جگەلەوەی کە ئەوەندە ڕێکلام لەو مەسعود بارزانی و مەسرور دەکا و مەسرور استقبالی دەکا هاوڕێیان مەسرور بارزانی ببینن بە تەکمەن استقبالی کوردەک دەکا استقبالی ئەوە دەکا و جگەلەوەی مدیری ئەوەی کەرکوچێ کۆن کە باسی کرد کە عەبدولەتیف چ دەکات بەڵام ئێمە زانیاری ورترمان هەیە هاوڕێیان هەموو ئەوانەی لەگە سەلەفیەکان با بڕۆ بپرسن محەممەد حوسێن خەڵکی گوندی مێ بەسەرەیە بە ئەسڵ خەڵکی ناحێی شوانە لە هەولێر لە بنەسڵاوە دادەنیشی زۆر لەسەر مزگەفتی سەلەفیەکان کەوەی ئاخیری بنەسڵاوەی نزیک زادەی کوچینێ نێنەری پاراستنە و لە تەنیشت ئەوەیە یعنی ئەو عەبدولەتیف گوت نەفەرێکمان بنێن با لەگەرمان لەگەری خۆی کردە سەلەفی کادری پارا بڕۆن بپرسن ئەو خۆ هەموو ئەدرێسم گوت لەگەری ئەوە نییە نازانی دەزانیتن عەبدولەتیف سەلەفی کابرایەک هاتیە گەنجی کورد هان دەدا دش کە مەسعود و مەسرور بارزانی وەلی ئەمرن بەبی دەنجیان پێ بدەین دژیان نەبین بە نمونە پانتایەکی گەورە و گران دەیەوێ ئەمە تەلەفۆنی لۆ بکەین بەو پەڕی ڕێزەوە مامەڵەی لەگەڵ بکەین وەکو کەسێکی ئەوە بێگومان ناکەین عەبدولەتیف سەلەفی لەگەڵ ناکەین ئەو شتانە واتو کابرایەکی موعەسیری و مێشتی گەنجی کورد بەو دروشمانە بە گەمەیەکی سیخوڕی هاوڕێ من لەمە یەک دوو نمونەتان پێ بڵێن بزوتنەوەی ئیسلامی بدایە دروست بوو یەکێتی دەمی دەکرد بۆ زانیاریتان لە ئەوەی دایگۆ پارتی حیزبێکی ڕەسمی ئەو دەزماوەریوی دەبە دوای یەکەم کەس بەخۆی لێدا حزب الله و حەماس بڕۆن بچنەوە سەر بدایەت کە دروست بوو ئیسرائیل دژی نایب حەواتمە و حەرەکاتی چەپ دەمیان دەکردن لە لوبنان و لە ئەوەی دەبەرەوەی ئەفتاکان مەدی چەپ بەهێز ئیتوالی بوونە ئاگر بنمونە پارتی وێچەتی جوان حرەکاتی چەپ بەششیان دەرکەوت دوای ڕوخانی شا بەشیان سەر بەەوە بوو کاچی من گەنجی کورد فری مەخ و هەرێکە کات باسی ئاینی ئیسلامی کرد و دوو دروشمی گوت ئەتوو بە دوی بکەوی
ئەوە مەلغومە بڕۆ سەیری سیارە و ژیانی بکە باش ئەمە ڕێکخراومان هەموو کەس لێرە دەزانی بەس فەلافلمان دەخوات عەجەبەن سیارێک گول لە نەبڕتەیە هەمردین پێمان شل بۆ ئەوەندە بە پێیان بێنی بچین لەوە لەبەرەوەی خۆمان دەستکردن دەکرد عەبدولەتیف سەلەفیەت و ئەو ژیانە هایدایبەت لەکێ بوو ئەو سیارەت و بە ئاشکرا دیفاع لەوە دەکەین بۆیە هاوڕێیان حەقی خۆمانە ئەمە کە لە ئەوروپای نایانگرین کە خەڵک لە کوردستان ئەو بوارەی نییە بتوانین بگاتن و عەبدولەتیف باش دەزانێت ئێمە دەستگای ئاوێنە و ببوورە ڕوودا و کوردستان بیستار نین پرسیارەکان موەجه بێ و اتفاقە بێ دەزانی لەگەڵ ئێمەمانان تێدەکەوێت وێ هەردێ قبوڵی نییە لەوە یاسای سویدی کە بنێترین مۆدرنترین یاسای مافە مادام دەنجی منی هەیە مادام تەشریری پێ ناکەم مافە چ ڕەوای خۆمان کەواتە بەڵام ئاوڕێ من دووبارەی دەکەمەوە یعنی ئەمە نیازمان سوکایەتی نییە ئەو کوردیتان هەموو ئەوکانی تەلەفۆنەکان سوکایەتیمان بە کەس نەکردی شتێکی بریندارکە بەس خاڵمان لەسەر و شەل لە بەرامبەر بەرپرس دادەنین بە تایبەتی ئەوانەیە ناو دەسەڵات باشە یعنی لۆ لێمان ناگەڕێت عەبدولەتیف سەلەفیان فەریدون عەبدولقادر لۆ بە ئاسی وەکو ئەو گروپانەکەنی گوار بدەیت دڵت گەورە بێ گەنجە کاکە هاوڵاتێکی کورد باز بینە لە ڕۆژنامە نووسیبتانە ڕووبەر لەسەر زادەی توش دەبم پرسیار لێ یەکەم مادام خۆت پێ منەزرە مادام خۆت پێ ڕەمزەکە وەرە ئەوە بکە هاوڕێیان من لە بەوە نییە مەلاکرێکار دەمی داعشی کرد بە ئاشکرا بەیعیدە بەڵام هەندێکشت بە ویشتان بڵێن مەلاکرێکار وکوانە نەبوو لە هاتە پاڵتاک هەموو پرسیارەشیان لێ دەکەن جوابی هەموو کەسێکی دەداوە باشە لۆ هەڵدەی لۆ دەری بە نامەیەک بەخۆ بین بزان کو هەردێ دەیەوێت سەرفمان بکە بۆیە قبوڵی نییە یان خەڵکێک بڵێ کاچ من ڕۆژنامە نووس نیم بە وەکو ڕۆژنامە نووسێک تێکەڵ چێشەکە کاک ڕەنزدەرگراوی دوایین شت ئەو دەنگەی عەبدولەتیف سەلەفی کە ئەمە دۆشان دەکەینەوە و هاوڕێیان من دەمێت بەر لەوەی قەپات کەم یەک شت بڵێن یارەوە دیزاینمان گۆڕی کە پیرە هەولێر بیری دەکەین و بیری هەموو کوردستان دەکەین لە سلێمانی و گەرمیان و حەلەبجە و هەموو ئەو شارانە ئێمە بەشەکە لە دڵی ئێمەوە من بۆ خۆم کەسێکی کوردستانیشم یعنی دیاربەکر و مەهاباد و قامش و هیچ دەبوو من فەرقینە و کێشەی نیشتیمانی گەلەکەم قەت لە بیر ناکەم هەر لەبەر هەندێک لە ئەوروپای بەڵام کەیسی هەشتی عەسارۆکە ئازانم کەیسێکی گرنگە ئەمن وعدتان پێ دەم لێرە ئەو کەیسە دەجوڵێنم بە دواتچوون دەکەین و پەیوەندی بەو مەسئولانە دەکەین و زۆر عیبە لەو مەسرور بارزانی لە وەختی دەنگدان چوێن دەروعدی پێدان ئەوە ساڵێک تێپەڕی بیربارە ئەوانەی ئەو چەند هەزارێک ئۆتی غەدرێک لە هەولێرێ دەکرێت لە سلێمانیش دەکرێت من دڵنیام لە هەموو کوردستان بەڵام مەسەڵەن زۆر داوا لە من کرایە 8 کەس داوای کردیە کە لەسەر ئەو کەیسە ڕابوەستم دڵنیابن لە بۆتان ڕادچم نەک لەسەر زۆربەی کەیسەکان ئەوەندەی توانامانە پێیشمان بە هاریکاری ئێوێ وەکو کە بەردەوام هاریکاریتان کردین هاوڕێیان گوێ لە دەنجی عەبدولەتیف بگرن بزانە کابرایەکە ئەو سبەی دەبتە ئەمیری ئیسلام بەرمونە دێتە دەسەڵات خاوەن چه ئەدەبەکە لەگە خەڵک و کابرایەکی دیارە یعنی ئەوە نییە هاوڕێیان فعلەن وایە نابی لەگە کەسێکی سادە لەسەر زادەی بەبێ ئارەزوخۆی دەنگ تەزیب کێ بەس هەموو کەسێکی سیاسی دیار هەموو جرکە ئەم بە مەلابەختیاریشم گوت پێم گوت ڕەکەت وای کردێوتی ئەو سڵحم کردی واز بینە لەوەی گو بابە تو سڵحی چیت ڕەمزەکی خۆت پێ کەسێکی مۆدێرنی دیموکراتیا سڵح یا شاعریت کردی بە زۆرە چ مۆدیرەکەت پیشاندا ناو بۆیە ئەو عەبدولەتیف پێی خۆش نییە دەنگ تەزیب کرایە دەنگ تەزیب وەرە بابێت لە سویچکە لەم کەکە لە هەموو وڵاتێکی مۆدرێت و بزان هاوڕێ من بێ ئەدەبیەکم لە بەرامبەری کردیە بەس بزانن چەند زمانی پیسە کاک ڕەنزەر بە هیوام دوای شت ئەوەی عەبدولەتیف سەلەفیش لێ بدەین و کۆتاییش پێدەین ئێستا چۆنی؟ بەڵێ باشی مامۆستا باشی برای بەڕێزم وەخت هەیە پێ 6 دەقە سوال ئەلۆ ئەلێم کاتت هەیە پێ 6 دەقە قسە بکەین برات مامۆستا من ڕۆژنامە نووسکم چالاکوانە چشم تابعی زۆر شت دەکەم مێشێک لەوانە بەڕێستە هەندە پرسیارمان ڕۆژنامە نووسم لە وڵاتی سویدم هەندە پرسیارمان هەیە ڕۆژنامە نووسی لە وڵاتی سویدی بەڵێ لەسەر چی براکەم وەڵای لەسەر
ئەو لێدوان چی لە چ بارەیەکەوە وەڵای ئێستا لەگە پرسیارەکانت لێ دەکەم ئەگە پێت خۆشە شتی ئەو لێدوان و شتانەی بەڕێزت کە داوتە کاکە گیان دەتوانیت بەنامە بۆ بنێرە سێریکی یەکەم دوای ئینشاءڵڵا بەس مامۆستا فەرقی چییە نامە وەخت زۆر دەبا بەڵێ ئەلۆ مامۆستا کاکە گیان لە مەجلیسم بەس وەختەشکە لۆت دەکەمەوە با کاتێک دەستنیشان بکەین کاکە گیان ئەگەر دەتەوێت پرسیارەکە ئەلۆ پرسیارەکانت بنێرە براکەم پرسیارەکانت بنێرە مامۆستام پێم گوتی مەجال تێ وتت ئاچ کۆ دەنگەکە تەزیلە وتت ئێستا سەیرە دەڵێی مەجالم نییە خۆ تۆ جاسوسیم لەسەر ناکەی دەنگەکەت تەزیلە چییە کە پرسیارت هەیە وەکو پیا و پرسیارت کە و جوابت دەدەمەوە باشە منش دەمێ پرسیار بکەم بەس ئیزنت لە من وەردوتۆ تا دەنگم تەزیلکەی برا ڕۆژنامە ئیزنت لە من وەردوتۆ تا دەنگم تەزیلکەی بەس ڕۆژنامە نووسوایە لە بداهاتەوە دەست بە دەنگ تەزیل نابێت چەتە بێ کاکە نابێت ڕێگر بێت کورە مامۆستا قسەک ڕێز بگرە چاوەکەم تۆ بەتە من تۆ پرسیارت نا هەرمێ مامۆستا هەرمێ عەیبە دیتان ئەوەش مەلە عەبدولەتیف سەلەفی کە چەند بەڕێزەوە پێی دەڵێ مامۆستا لە کاتێکدا کابرایەکی ئیلمانیم زۆر کەس هەندەش بە من دەڵێ ئەوەی کەمال کوشش کرد وەختە لە من دیرا کە گویا من نەرم بەڵام کاتش من ڕۆژنامە نووسم نام دیفاع لە هیچی دەخۆی ئەڵێ تا 16 ئۆکتۆبەر دنیایەکیشی بەخوانەوە بێت بەڕێزەوە پێی دەڵێ مامۆستا کات دابنێ و ئەم دەزانم ئەلێرە بڕۆ شوێنەم دەگرتەوە کەچی بزانت چۆن مامەڵە دەکە باش ئەوە بستە شوێنی مەسوول و پاڤێل و لاهووی دەبی چ بکات من باش دەزانم ئەو تەجروبانەمان زۆرە هەتا گرتیتم بڕواکەم بە ڕەقەمی دەرەوەی ئەوروپا گرت ئەوە زمانێکی ئەوە دەبتا عەدالەتە کۆمەڵایەتەکەی کە بانگەشەی بۆ دەکات دێ دامان نەقادر نادر هیچ نییە هاوڵاتێکە پرسیارێکی لێ هەیە پرسیارێکی لێ هەیە نەدەکرا دوو بەڕێزەوە ئیقناعیشمان بکە بە نەرمی جوابماندا لە بڕی ئەو زمانەی بەکاربیینی باشە ئەوانە خۆیان پێ منەزیر و ئەمیری ئایندەی ئەو وڵاتەن کە بێنە دەسەڵات چۆن دەبێ ئەو خاوەن ئەو ئاستە نزمە بن لە زمان دەربڕین لە ئاخات و دوو خەڵک ئەمە خەڵکی ڕەوای خۆمانە هەر مەسئولێک هەر کەسایەتێک هەر نووسەر و شاعیرێکیش نەکرد ئەوانە تووشیان بین سەرنج و ڕەخنەی خۆمانیان پێ بڵێ هاوڕێیان من سەدبارەیە یەکەم ڕەنگە لە ئیسرائیل بڵێ کابرا کاچ منەوە هەردێ ئەم دەزانم پێشەشی وامان بەڕێ کردیە کە دەرێ نامە بنێرە ئەو نامەی بە بنێرینی جواب نادا یان وەختەشکە ئەو پێی دەڵێم وەختەشکە دابنێ هاوڕێیان ئەم لە کۆتاییدا سوپاسی یەکە بە یەکەتان دەکەم تا لەگەڵمانن ئەو شۆ ئەو کاتتان بردەسەر کاتێکی خۆتان چ ئێستا چ ئایندە بەشێک لە ئەو 50 دەقەیەتان لەکە ئەوەی کرد ڕێزی سڵاو تایبەتیم هەیە بۆ هەموو کوردانی و کەسانێکی ئازادی خواز بە شەرەف لە هەر شوێنەکەن لە ژن لە منداڵ لە ئەوروپا لە ئەمریکا لە ئوسترالیا لە کوردستانی خۆشەویست لە هەر سوپاسان دەکەم بۆی لەگەڵمان بوون ئێمە بەردەوام دەبین لەو هەنگاوە و درێژەی پێ دەدەین مەسئول بە مەسئول پەیوەندی دەکەین و بە هیوام ئێوەش بیکەن نووسین و گوتان هەندە تەسیری نما بە ئاستی ئەوەی بتینە ماڵەکان پرۆتستۆرەکانی خۆمانیان بە شێوەیەکی مەدەنی دوور لە زمانی زبر مەسا من نایم قەت بە هیچ مەسئولێک گورێم تۆ دزی بەس بە ڕێزەوە پێی دەڵێم دزی بە ڕێزەوە پێی دەڵێم تۆ ناپاچی تۆ ئەو خیانەتت کردێت تۆ ئەو تیرۆرەکانت تیرۆریەت کردیە بە زمانێکی مۆدێرنانە بۆیە بەردەوام دەبین سوپاس تایبەتیش بۆ کاک ڕەزدەرگراوی کە ئەو دیزاین و ئەو هاریکاریەی کردن شەوێکی شاد سەرکەوتن هەر بۆ ئێمەیە ئاوڕیانە دوسە ڕۆژێر دابردوو داهاتوو بوو دووبارە دیدارش تایبەت 80 دقەی لەگەڵ سکرتێری یان بەرپرسی پێشووی حزب وڵای شۆڕەژێڕی کورد و بە ئەندامی سەرکردایەتی دەزای کارشێشاوی پارتی دیموکراتی کوردستان ئەدهەم باتوانێت و دیداری کەشەیە ئەمن زۆری کەم نەکنە بەس پێویست ناکە هیچ پەیامێک تێدانە ئەگەنەی پاڤەل تاڵەبانی دوولایە بەس کە هیچ تێدا نەبێ مرۆ بڵاوکەمەوە یعنی کێشە لە بۆ مەلای کۆمنت نییە کێشە لەبێکی ئەوانە نمونەیەک پیشان بدەن کە
شەوەی شاد سەرکەوتن بۆ ئێمە و سەرشۆڕیش بۆ هەموو ئەوانەی دژی خەڵکی ئازادی خواز دەبن و سەرفرازیش بۆ هەموو شێرەکانی بادینان و هەموو ئەو دەنگە ئازادانەی کوردستان و ئەوروپا. شەوێکی ئارام.